یارە جفی ڕاقاتە جدەل تەنگ نەفەسم ئەس دەڕاهێ گوڵام سینە تژی خار و خەسم ئەس هەرچەندی دکۆشم کو بدا من بڕەسم ئەس جانا ژ جەمالاتە مقەدەس قەبەسم ئەس گەر حۆر و پەریزادە نەزەرکەی تەبەسم ئەس ئەز هندەکە سەردارم و تۆ هندە بکینی سەد گەزمەل لەوان قەوسێ هیلالا درەشینی شەهزادە و شیرین قەد و مەیخانە نشین مثلێ مەهێنۆ گەرتە دەبێتن مە ببینی مێزە بکە جامی تو دەزانی چ کەسم ئەس من سەردرییا یارە سەرم و جان و بفیدای لەو شەبهەتی مەجنون دگریم دین و هەوایی دڵخەستەی تاهر و ژڕوحا خوو بەلایی سەرتا بقەدەم ئەس بسۆژم شبهی مەلایی پەروانە سیفەت سۆتم و بێ سەوت و حەزم ئەس دەم خۆش قەندەرخان زۆر سپاس دەست خۆش خۆشەویستانی قەلەندەرخانە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرمونون لەگەڵ ئەڵلقەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لە ئەشکەوتی ئینیشکێ لە شاری دهۆکی خۆشەویست لەگەڵ هاوکارم خەندەخان ئەڵلقەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە شاعیرە بەهرەمەندە گەورەکانی ناوچەی ئاکرێ کە ئەویش شێخ تاهیری شۆشەیە ئەو شاعیرەی کە بە تەمەنێکی کەمەوە توانی خەرمانێکی گەورە لە ئەدەبیات ببەخشێتە ئەدەبی کوردی بۆ لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی شێخ تاهیری شۆشەی کوڕی شێخ تاهر مامۆستا حەمزە شۆشی میوانی بەرنامەکەمانە مامۆستا گەلێ بەخێر هاتی هەروەها مۆزیسیانی خۆشەویست نایژەن کاکە بەشاری نای میوانی بەرنامەکەمانە بە ئامێری نای کاکە بەشار بەخێر هاتیت مامۆستاگیان بەخێر بن بەخێر بێ کاک بەشار مامۆستاگیان هەروەکو نەریتی بەرنامەکە حەز ئەەکەین کورتەیەک لە ژیانی شێخ تاهیری شۆشیمان بۆ باس بکەیت ناوێ خودێ مازن دەمێ ئەم تین سەر ژیانە شێخ تاهیری باخبین کەسانێکی مەوسوعە کەسانێکی شارەزا پێتڤە ئەم دێنە ناسینێ ئەف ئینسانە ئەف مرۆڤەکال کێرێ پەیدا بووە شێخ تاهیری شۆشی گوندێ شۆشێ پەیدا بووی کەڤیتە ڕۆژ ئاوای ئاکرێ ji بنە ماڵەکە دیندارن نەڤیێ کەڤنێ شێخ شەمسدینێ قوتبە ئەوی تەکیا خلوەتی یا قادری گوندێ شۆشێ یا دانای شێخ تاهیری شۆشی ئەگەم سەحکەینێ ji بیدایەتێ دەسەڵێتە خواندنە خۆ وەک ئینسانێکی زیرەک و یە چەلەنگ و ئاستەنگل بەرامبەر خۆ نەدیتن و گەیتە ئاستێ وان مەلا وان شێخە وان با پیرە ئەوێت کوبەری هینگی با پیرەتوی گەهشتینێ مامۆستاگیان ئەو سەیدایانە کێ بوون یاخود ئەو کەسانە کێ بوون کە شاعیر توانوێتی مەعریفەتیان لێ وەرگرێ ئەگەر ئەو یەکەم جار ئەم سەحکەینێ کە ئەف ئینسانە بچ متەئەسر بووە یعنی وەک شاعر یعنی کوزانبان نقطە سەرەکی گەلە گرێدای بووە هۆزانە یا مەل ئەحمەدی جزیری دیواناوی ئەم دیساکەینە ببینین سێ شعرێت جزیری یە تەخمیس کرین ئەڤەژی وێ چەندێت گەهینێتن و ئاستێویە یە ڤەهاندنێ یە بلندە و دیسا احترامەکە زێدە بۆ هۆزانە جزیریە گرتی دیسا هۆزانە خۆدا گولزارێدا ریاض النور هەمی هۆزانە خوبە گرێدایە و متەئەسرە و هۆزانە مەل ئەحمەدی خانی چونکو عینی هەر نەسەقە عینی دەه بەرگەیە مەموزین کاچەوە هاتیە دانان عینەن ریاض النور ژیوەکیوێ یا هاتیە دانان سەروێ کێشێوێ وەزنێ بەڵێ وەکو باسەکرێت ئەو گەلێک گەڕاوە بە شوێن معریفە مەسەلەن ناوچەی ئاکرێ و دهۆک و سۆران و باڵەکایەتی و ئەم ناوچانە هەمووی گەڕاوە بۆ وەکی دەست و دارێ زمانی بەرێ فەقید بەرێت گەڕیان خواندنە خۆ یعنی هەمەڕەنگت کردن دەستپێکی دەورە بەرێت گوندێ شۆشێ دەستپێکری باکرمان گوندکی سیسنا پشتینگی کوێ ئاکرێل ئاکرێژی سێ چار جها خواندنە خۆیان کردی
المزيفتا مازن الدف ملا أحمد آكري يكابن أمر خودي كريا دي سال مدرسة آكري الدف هبة الله أفندي الويرجي خاندنا خويا كري المزيفتا توليتا كري المزيفتا أفضل غايا كري بشتي هنجي يهاتيا دورا دهوك دورا نسرا خاندي المكيرسي خاندي شوية باغيرا بشتي هنجي شوية زوكا كندالا نافدوسكيا بشتي في قينا غاهنه برای خود دارخه صوران یشوی رواندزی یشوی هیرانی یشوی روستو خواندن خو حتی گهشتی جلدیان النزیکی شنوه پشتی هنگی دیسا خواندن خو الکوره کری النزیکی مصیفی کوره جی برف کوی چوی کوی جی دف ما مستعمل معصومی خواندی دف ملا ابو بکری کوی خواندی خواندن خو هم رنگ کری حتی کو دیمای که خواندن خو الدف ملا عبد الله بيت واتي كوري ملا محمد امين بيت واتي المزيفتا حاجي قدر دباغ الباجيري هفليري يعني دستورنامه شوي ورقت بله ماما دیاره ام گرانی وایلی کردووە کە نووسینەکانیشی زۆر جوانتر بێت و دەوڵەمەندتر بێت پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر کاک بەشار هاوکارمان بێ فەرموون. باسی کاریگەری مەلای جزیریمان کرد لەسەر شعرەکانی ئەم شعرە تەخمیسێکی شێخ شوشەیە لەسەر شعرێکی مەلای جزیری. دلبەرا من بدوو مژگانێ خومن قورێ کرین بێخەتا کرمە شەهیدێ خود خونێ سوور کرین شبه بلبل بلبێ غنچەتە مەجبورێ کرین ئەز نزانم سەبەبێ یارێ چرا دوورێ کرین شەه و شیرین دەهەنێ ئەم ji خۆ مەهجوورێ کرین وەک جەرس نالە ji من تێن ji سەما تەوق و چەکان دل ji min bir bi qەدر غەمزەیê wan çavbەلەکان کەفتیمە دامێ du زولفان di قەید و خەلەکان شپی گۆیێ سەر و پا بۆمە ji ber زەرب وشەکان لەو بچەوگانێ جەفایە خۆ ji dil هۆرێ کرین من دگوه شێری تو تاهر سەری نادەی بتەلا هوو bi سەهلێ کە تێداوێ دوان بسک و بەلا مە نزانی تە ji دلبر بوو دەما قال و بەلا منصەریف ما دەبووین ئەم bi du سەد جارێ مەلا لێ bi wê کەسر و ئیزافێ vەخۆ مەجرووری کرین. دەم خۆش کاک حەمید گیان دەست خۆش زۆر سوپاس بۆ ئەحساسە جوانە دەست خۆش. مامۆستاگیان ئەم شعرەی کە کاک حەمید خوێنیەوە بەڕاستی شعرێکی زۆر جوانە جا ئەمەوێ لێرەوە بێمە سەر زمانی شعری شاعر ئەگەر باسێکی زمانی شعری شاعرمان بۆ بکەین. زمان شعری شێخ طارق شوشی زمانێکی gelekî ساناهی سهل vehandî yani hosa şeعra xwe ya vehandî ku her kesekî bixînîtin dê têgehît ev e xalek xala divê wek Şêx Tahir wextê geriya li van deverê tenê li devera badîna li devera soran müteessir bûye bi hemî şêwe û zara gelek peyvit soranî dîsa yekirîne nav hûzana xwe da. Yani ev jî wê çendî digehînîtin da şeعra wî ya vekirî bîtin ne girêdayî bîtin cihekî amplayenekî hûzana wî şeعreka ya civakiye ya her kesek توانیتن تێبگەیت. ئێمە سێری شعرەکانەکەین شعرەکان سێرەکەیت وەکو شعر بەڕاستی شعرن بەڕاستی توانایەکی شعری گەورەی هەیە بەڵام وەکو ئەڵێن لە ئەدەبی کوردیا دەقێکی نەسێکی داخراوە یعنی ئەو جۆرە دەقانەیە کە هەر کەسێک خوێنەوە لێی تێئگار ڕاستەو خۆ هەر کەسێک خوێنەری بێت دیارە ئەو شاعرانەش ئەمە من لایەنێک لە ژیانێتی کە لایەنی پەروەردەییە کە بایەخی بەوەیەوە پند و ئامۆژگاری با بە خەڵک لە ڕێگەی شعرەوە ئەو شێوە شعرانەش ئەبێ سادە بن ئایا ئەو لایەنە شعریە لای ئەو چەند زاڵ بووە لایەنی پند و ئامۆژگاری. شێخ طارق شوشی گرنگێکە geleka ya girink ya daya laya civakî
چکە ئەو خۆ ئینسانێکە دیندار بووە ئینسانێکی سۆفی بووە بسلمانێکی گەلێکی ملتەزم بووە تەقواوی گەلەکە یعنی ئاستێکی بلند بووە خەلکێک یعنی دایما مەدەحکاریوی بووە ویایە پارچەکە هۆزانە خو ئانژی لایەنێکی زۆرێ هۆزانە خو تەرخان کەتن بۆ جڤاکی یعنی وەک چاوە ئینسانێکی خەتیب بیتن و مەلا بیتن و دوێتن خەلکێک جڤاکیوی جواکێکی نەرم بیتن و گەلێک و تعاملەوەیە جان بیتن و ڕفتارەوەت گەلێک و باشی بیتن و ڕەحەتی بیتن و احترامە ئەکودو بگرن گەلە گرنگیە دایە وی لایەنە هەنێ و کتێبەکە یا جودایە چێکری ناوێ کریە پند و شیرەت پند و شیرەتە تقریبا نزیکی 1000 ماڵکن 1000 بیتن gelek bu arada gelek biyavada behsê jêkirî yani layene civakî de behsî civakê ket ka yani qîmetê jinê çend e layekê dîde behsî hesidiyê ket layekê dîde behsî hecê ket layekê dîde behsî rojiyê ket layekê dîde behsî wê çendê ket însan çawa de tifaq bit gelê ku du layekê dîde behsî malê ket ka devrê malê çi et nav jiyanê de û mal çawa hebit û çawa de sarf key yani ev giringî henê geleka diyaret nav hozana ya şoşî de بەڵێ مامۆستاگیان یەکێک لە بەهرەکانی تری شاعر خۆشنووسی بووە ئەگەر بکرێت باسێکی ئەوەشمان بۆ بکەین شێختارێ شوشی ئەم شێن بژین مەوسوعە بووە gelek biyavada yani dahênana ya destxuveînay nebes ku girêdaya bilayênekê yê zanistî ve ji bilî layênê yet şerعî ji bilî wa hemiya yani çiku zamanê berê de 12 ilm hebûn ew 12 zanist lazim e diristî xwandban û têgehiştban û ders jî gotban ve ji bilî vê hemiyê hesta ya xetxweşiyê hebû li dev Şêx Tahirî û yî bixûl cem xwe yani xwe fêrî xetxweşiyê kirî neku dibêjî çûye dewreyekê an hindekanî şê daye mawhîbeka ya xwedayî bûye hindek nimûne ji destxetê xwe yê diverê kirîn bû Xwedê Razî Mihemed Tahir el-Kurdî li bajarê Mekkehê bû wextê ew nimûne gehiştî nedestêwî ekser ewî destûrname bû vêkir wextê dibêjîtin ew katê piyan û îcazeyê xet îcazeyê xet xweşnûsî têda nivîsî min tu dîtî ku tu ehlî tu hejî bû bû îcaze xetî ez ber wê de îcaze xetî hemî xutûtên erebî de bû deverê dikem pêm wayê berêstan pêşangayektan bۆ kردوتەوە لە nazanim ew pêşangaya her tenha li Duhok bûye li وڵا me dihokê jî me pêşangeha kirî bû destxetê wî destxetekî gelekî berfireh û mişeyê hey yani kevalê heyn lewhê ciwanê heyn wekî dî wek kitêb yani nêzîkî pêncî kitêba bi destê xwe yê nivîsîn çikû zamanê berê kitêb nebûn ku teb'eken bi xwe nivîsîne ve feqiya wî jî hesta nivîsîne hebû xetê wî jî yê can bû hemî wextê xwe terxan kirî nivîsîne ve yani gelek caret nav nivîsîne nivîsî ketebtuhu fî ضوء القمر يعني چرا نبوینه بر طاوهی و نویسینا خویا کری بجا برهمکی گلکی جوانه هی شلا ملبر ام هندک باجره دیجی وکین بس ملهب دیجی پار وکر الکلیه شریعه جه رضامندیه ویا مامۆستاگیان یەکێک لە شعرە پند ئامێزەکانی تر کە بەڕێزت خۆت بۆ هەڵبژاردم پێم خۆشە بێ گەر کاک بەشار هاوکارم بێ بیخوێنمەوە قەدرگرتنا ژنێ ژن گرتە بکامێ دڵگودار کابان و ئەمین و هوشیار رازیتە بە هەرچی حال و مال شیرین خەبەر و شیرین دەلال ئەڤ ڕەنگە ئەگەر تەژن دخانی دڵخۆش دێبژین بە کامەرانی ئەڤ ڕەنگە ژنە ژمن بزانە ئەسبابێ خوشی ڕوح و جانە قەدرەوێ بگرن بکەیف و خوشی دێزێدە ببی و عەیش و نووشی گەل ئێکدی بژین بە حوب و جانی خار ناوا بلا بێ ئاو و بنانی زۆر سپاس بەڵێ مامۆستاگیان لایەنێک لە لایەنەکانی ئەدەبیات و نووسینەکانی شێخ تاهیری شۆشی لایەن ئاینەکەیە
لەو لایەنەوە کتێبێکی زۆر گەورە و پڕبەهای هەیە کە کتێبی گوڵزارە. ئەم لایەنە ئەوە بزانم لە هەموو لایەنەکانی زیاتر ژیانی ئەوی داگیر کردووە، لایەنە ئاینیەکە وەکو ئەدەبیات و شێعر. بەڵێ پرسیارەکە گەلێکات جێ خوددایە. شێخ تاهیر سروشی ئەمشین بێژین ژیانە خۆیان تەرخان کردی بۆ دیروکە پێغەمبەری سڵاو خودە سەر بن وەک ئینسانێک وەک پێغەمبەرێک ئەویژی بەرامبەر یعنی گرنگیە دایە ویایە کتێبەکە یا تایبەت ژیانە پێغەمبەری خڕێ بکێتە هۆزان ئەبخۆ بەحەست کەتن بێژیتن کە ئەگەرە یا ڤەهاندنا vê دیوانê çi ye بۆچی هەندە خۆ تەرخان کردیە vê کتێبێ ve ئەوخۆ ئەمرد کەت بێژیتن مەوزون تو دەبینی زۆر ji name çîrok û علوم û şahiname min fikre bira ku ez bibêjim daxa li dilê xwe ez birêjim ez nezm bikem ciwan û saxlem تأريخ حياة شاه عالم جينو أسرى ويدي وخينم دي تازة بشعر وشاق وهينم بحسيوي دكن بهر زمانان متحاوي دكن لهر مكانان أما مهتا نهو ندينا جيناوي بكردية شرينة يعني ايكش بالدرت وي چند أبويا كتاب نبوي نسجيانا پیغمبري بزمان كردي زایندن کو شعر جیبیتن او هر دو آمانج اوی پک و یب کارینای هم یعنی دیرو کرد شعر و جیانا پیغمبری جیب کردی همی وهاند زارمه شوی بادینی. بله. ما مستقیم برازت به چه شعرکی شاعر سرسامید و پیمان خوشه هوکاری او سرسام بونت من پی بلیت و بشکیش من با بخوانی تا. گوادی ما اشارت پیدا یعنی متأثر بوی جزیری متأثر بوی بخانی دیسا هوزان کاوی گلکا یا بداهنان برانبر هوزان عرب جاهلی امرؤ القیس یا چیکری قفا نبکی من ذکر حبیب و منزلی بسقط اللواء بین الدخول فحوملی يعني ابداعات ذاكري بس بو بسيارة امدي دسبيكا يا ابي هوزان دي خينين ابا دسبيكا ويا الله كتنا فكي شرينا قوتنا بحياة جان جينا أينا بتيا رحيم ورحمن وي ذكرتيا شفاء ودرمان هر حمد ثناء وشكر منت هر بوت خدان رحمت باور مهيا كتو خدايي هر تو مزنی خدان بقایی تنهای تو به هوال و همسر نی پیتوی وزیر و یاور ناوه تا خود چه تازه ناوه پیروز چه شولکال ناوه ناوه تا رند بن بوی دل ذكري تيا هند بن بويدل بو نور هدايتي دليلا بو جين سعادتي كليلا مفتاح جبو خزينة يا نور معراج ابو جنة سرجور نافي تيا نور دور بينان ذكري تيا صبر هر حزينان ناويت قلك شيرين يا رب لطفات قلك برين يا رب ناويت كسج دل بخينت دي هردو جهان خير ببينت طاهر ورتش وكي هفالان وازبين لبوچي وخيالان قصدي بك بارگاه باري تا كي نكرونه شياري هل بقرا ريا خدان كمالان صاحب هنران شرين خصالان
بفايدة عمر تجشت إيوار كارك تنكر بروج دجوار كارك بكتو في عمر ماي وازبين الكار بيسرياي دم خوش مامۆستا. دەم خۆش مامۆستاگیان دەست خۆش کاک بەشارگیان. مامۆستا ئەوەی کە ئێمە وەکو زانیاری لامانە کۆمەڵێک کتێبی تری نووسیوە کە هەمووی توێژینەوە و لێکۆڵینەوەی ئەدەبی و ئاینیە. ئەم کتێبانە هەتا ئیستا چاپ نەکراون. ئەم کتێبانە وەکو ئەوی بیزانین الشرح المنظوم لەگەڵ فن القافية لەگەڵ المنتخب في ذكرى العرب والعجم پێم وایە نازانم ئایا بێژگە لەمانە کتێبی تریشی هەیە کە چاوەڕێی چاپکردن بێت. مەگاڤادی شارەت پێدا یعنی شێختار شوشی مرڤک بووە نەهێلا هیچ دەرفەتێک ئش وەختەوی بچیت یعنی هەمی وەختا نویسی ناکرێت هەمی وەختا بەرهەمێویە بەردەوام بووە. گەلە جارە فەقیە هەواڵەتی بەحث کرد گوتێ تا گەلە خو ماندی کرد تا گەلە خو وەستاند یعنی خود بەر چۆ وەختێ چا چێت کرد و زمانێبەری فەقیەتی گۆر بوون هەر وەختێکی گوریایەکی بوو شولد کردن. بەر چاچێکردنێرا دا نویسین ناخۆ کرد دەورەت خود نویسین. یعنی مرۆڤێک بووە ئینسانێکی دەست هەل بووە نەوەخت نەهێلا هیچ وەختێک دەرفەتێک جێ بچیت. بەروێندە بەرهەمی توی یعنی گەلێک ئەگەر تو بقارانە هەمبەرێکی بکەیت گەل عمرێوی کرد کە بدایەتە بووناوی ساڵە هەفتەیەوی پەیدا بووی ساڵە 62 وفات بووی تنێ 45 ساڵ عمرێ بری و 45 ساڵەژی 8 ساڵێ دیمای کا عمرێ خو یعنی ساغ بووە تیشی ئێشاسینگی بووە حتا کو ئێشێژیە چووی ئەم دەبینین گەلێک بەرهەم گەلێک نویسین پاش خۆت هێڵین و نەنویسینێک بوارێکی دەوە ئینەما بیاوێت تەخەسوسا یا زانستیدا یعنی ما إشارات بدا كو أف دو برهم يت طبع بوين باز أكري صالي 1955 توشي نخوشي بلا ما إشارات هرب بو دردشو يعني نخوشي شو كوتشي دوائية جبلي هر دو برهمت ما بحث كري هذا جلزارة و بندو شيرات برهمي نشاب كري جي هاي برهمي شاب كري هاي تحقيق يا ديوان تحقيق تفسير ملا سعيد نورسي شيخ طاهر شوشي ايكش طلبت نورسي بو رسالك بو فريكر بو ملا سعيد نورسي اويجي رساله بو فريكر كو ما تهج مارتي ايكش قطابيه طلبه النور قالك خو جري دايب نيفيسين تويفا برهمي حتى انه كي مايل داف من نزيكي نهدها كتاب وانا الرسائل توي هميه نيفيسين بخطك قالك جوانو يا بركاتي ديسا ديوانه ملا جزيريه تحقيق كري ودو نسخه شوي ديوانه بدست خويت نيفيسين نسخه كشوان دابو في رحمتي جيومو كرياني كودا چاپ كتن الچاپخانه كردستان بل او دانا بزربو قلتي هاتي صوتن بله دانا دويجي بريكا قاهره و برزبوي او هر دو دانا نماينه برهمي دي سرجيانا پیغمبريا چكري بونا پیغمبري المنتخب في ذكرى ميلاد محمد فخر العجم والعرب ابنا هاتي چاپ كردن ديسا بواري وزن قافيه دا علمي عروض دا شيخ معروف نودهي خلكيه سليمانيه خدش رازي بيتن ابي ارجوزك هاي مختصره علمي عروض دا شيخ طاهر شوشي اف ارجوزه يا شرح كري وهب عربي او ارجوزه بيجم صدو بينجي مالكن شيخ طاهر يا كريا نزيكي حفصت مالك حفصت بيتا وهب عربي يعني بسي ديسا تاريخ حياة أخويا تشيكري يعني مذكرات يوميات أو جي صدو سيه صفحة أحداث التدا قالك بيرو بوشين تخوي تدا ملاحظات السر تشيكرين وفيات قالك التدا قومين ونوتشي الدنيا كاتشتبو يهمية التدا نبيسين ديسا حكميات نورسية تشيكرين نورسي قالك تشتت بندت هين أوي أف بندية تكون كرين يعني هالبجارت ناوي بخويا ناكو بيجي أخوي حكميات يتهين هندك تشيكرين بس أبا إجداهنا ناوية كو هرديسا قريدايا نورسيفا ديسا قالك هوامش وتعليقات السر كتابة سيوطية تشيكرين جامع الصغير 2 مجلدا 10,000 حديثا بيفيت زحمات وتعليقات يد سر تشيكرين تقلبي چنده قالك خطبات خويد نبيسين هميجي ترقيم كريم خط خويد جوان زيكي صدو بينجي خطبة وقالك نبيسين دي الباش خويد هيلان والله ما مصيان دواوتة تشيا بو برنامج كمان والله شيخ طاهر شوشي إنسانك بو يعني فيا برهمي بلاف بيتن وخدمتك بو ملتي خوب كاتن الديماية هر ديسات نفش على خودها هي بياكد كاتن بيجيتن من هيفيا أي برا وياران
هون بیر و نکن مجار بجاران از مای تن سکوت دی قبری پاش مای میا و چنگ حبری چنگک محبر دناف قلم کر شیرین مریا دنور رقم کر بلکی بسبب دعای چاکان حشرا ما بکد خودی لپاکان دەم خۆش مامۆستا دەم گیان خۆش مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئازیزانی قەلەندەرخانە بەر لەوەی بە شعرێکی تری جوانی شاعر کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەمێ زۆر سپاسی مامۆستا حەمزە شۆشی بکەم زۆر سپاس مامۆستا گیان زۆر سپاسی کاک بە شارنایی بکەم تا دیدارێکی تر هەر شاد و سەرفراز بم. خورتان تو دبینی زۆر جاران زولمێ کو دەکەن فەقیر و ژاران ئەو چونکە دەبێ کەس و دژارن لەو سەرسەرێوان چو گورگی هارن هەرچی تو دەبینی ئەو بە پشتە ئەو نک مەزنان بە قەدر و قشتە ئەو چونکە لەگەل خودێ نەیارن لەو هەندە بەدوو دپی سەکارن وان سەرفە زەعیف و ژار دەبینن لەو سەرسەرێوان بکەر بکینن ئەف تەبعە نەتازێ المیران خورتێ کو دەکەن ئلوان فەقیران